کاتتان باش بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاور لە خزمەتان داین و بەشێکی تر لەم بەرنامەیە پێشکەشتان دەکەین لەسەر تەوەرێک یەکێک لە هەواڵەکانی ئەوڕۆکە لە ڕۆژهەڵات تیڤی بڵاو بوویەوە. هەروەکە ئاگادارن و لە زۆربەی کەناڵەکان و میدیاکان بیستوتانە و بینیوتانە محەممەد جەوادی زەریف وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران باسی لەوە کردووە لەگەڵ یەکێک لە تەلەڤیزیۆنەکانی ئەمریکایی کە ئێمە لە ئێراندا کەسێکمان وەکو ئەوەی کە جۆرمی سیاسی کردبێ یان جۆرمی ڕۆژنامەوانی کردبێ لە زینداندا نیمانەوە جۆرمی سیاسی لە ئێراندا نییە و یان بە شێوازێکی ترەگەر باسی بکەین تاوانی سیاسی یان مجرمی سیاسیمان لە ئێراندا نییە. بۆیە داوانمان کرد لە کاک یوسفی ڕەحمانیپور لە خزمەتیان داین و لەسەر ئەم باسە تۆزێک ورد ببینەوە و ئاوەڕێکی لێ بدەینەوە. کاک یوسفی ڕەحمانپوریش ئەگەر بەو تعریفەی کە محەممەد جەوادی زەریف وتوێتی نە جۆرمی سیاسی بۆ لە ئێران و نە کاری سیاسی و کاری ڕاگەیاندنیشی کردە ئەگەر بەم شێوازە دەستی پێ بکەین. کاک یوسف بەخێر بێت و لەسەر قسەکەی محەممەد جەوادی زەریف ئەگەر بۆ سەرەتا باسێک بکەین. ئەوەی ڕاستی بێ زەدوبندهەیەکی سیاسی مابینی وڵاتانی دەرەوە هەیە هەمیشە لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران بە پێی شەرایەت جاری وایە وا پێشدێ لە پێی قەرارداد و تەوافقنامەهەیەکی کە دەکرد لە مابینی وڵاتانی دەرەوە لەگەڵ ئێران هەمیشە زیندانیانی سیاسی قوربانی لە نێو ئێراندا. بۆ نمونە ماوەیەک لەوە پێش ئەعدامی زیاتر لە 10 نەفر لە زیندانیانی سیاسی لە ئێران ڕوویدا ئەو شتە. بەڵام بۆ زیاتر لە 33 ساڵەکە جمهوری ئیسلامی ئێران دەوێت تعریفێکی ئەوڕۆیی بدا بە زیندانی سیاسی. زیاتر لە 1200 تا 2000 ئاماری جرایمی جدید هاتوۆتە دەرێ لەو نێوەدا کە تعریفێکی جیاوازی بۆ کردو و دەهێ بخاتەوە نێو قانون. ئەگەر زیندانی سیاسی نییە بۆ شوڕای نگەهبان قوەی مقننە بۆ لە دەورەی شەشی ئیسلاحاتدا دەورەی شەشمی مەجلیسی ئێراندا لە دەورەی ئاغای خاتەمیدا داوای ئەو تەرحەیان کرد کە تعریفێک لە جورمی سیاسی بکردرێ. تەرحەکەش درا بەڵام بەداخەوە شوڕەی نگەهبان ئەو سەردەم موافقەتی لەگەڵ ئەوە نەکرد لەو دەورەیەدا. دیسان فشارەیەکی دیکان هێناوە سەر زیندانی سیاسی. لێرەشدا ئاغای زەریف ئیشارەکە بۆ شتانە دەکا سەرپۆشیەکە بۆ کارەکانی خۆیان سەرپۆشیەکە بۆ بەرنامە ئەتۆمەکانی خۆیان. لەو بینەدا ئەوەی کە قوربانی بووە زیاتر لە نێو نەتەوەکانی دیکە لە نێو ئێراندا خەڵکی کوردن. ئێمە بەپێی زیاتر لە 500 زیندانی سیاسی کوردمان هەیە لە نێو زیندانەکانی ئێراندا کە سرێکی زۆریشان محکوم چالەگوانەی سیاسی و فەرهەنگی و مەدەنیشن محکوم بە ئێدامنەوانە. بۆ نمونە ئاماژە بکەم لە زیندانی تەورێس زیندانی ناوەندی تەورێس ئاغای خوسری کوردپورمانەیە کەسێک بۆ کە کاری خەبەری کردووە بە ئازادیش لە نێو ئێراندا کاری کردووە. هەم چالاکی مەدەنی بووە هەم خەبەرنگار بووە لە بەشی مافی مرۆڤیشدا هەر کاری کردووە. ئەگەر زیندانی سیاسیمانە ئەومان بۆ هەیە یا مەعەلیمان یا و کەسانی کە هەتا ژینگە پارێزن جمهوری ئیسلامی ئێران فشاریان دێنێتە سەر. تعریفێکی ئەوڕۆیی نەکردراوە بۆ زیندانیانی سیاسی لە نێو جمهوری ئیسلامی ئێراندا. باشە بەم شێوازە کە باسی یەکرێ ئێستا مەسەڵەن تۆ خۆت ماوەی 4 ساڵ لە زیندانە. من زیاتر لە 5 ساڵ لە زیندان. 5 ساڵ. تاوانی تۆ چییە وەکو کەسێک کە چالاکی ڕۆژنامەوانیت کردووە بەڕاستی لە ئێرانە یا کاری مافی مرۆڤ کردو لە ئێراندا یا ئەو کەسانی کە ناوی هێنی و ئەوەی کە زۆر کات لە ڕاگەاندنەکانە باسی کراوە ئەمە بۆ چ مێژووکە گەڕێتەوە چون خۆتان ئەگەر وابزانم باشتر دەزانن محەممەد ڕزاشا یەکجار باسی ئەوەی کرد لە پێش ئەوەی کە بڕوخێ حکوومەتی شاهنشای بڕوخێ لە تەلەڤیزیۆنێکی خارجیدا باسی ئەوەی کرد کە ئێمە وەکو مجرمی سیاسیمان لە ئێراندا نییەوە کەسیش دەستگیر نەکراوە بە تاوانی سیاسی. خومینی کاتی خۆی باسی کرد خامنەی باسی کرد لە دوایەوە ئەحمەدی نژاد یەکجارتر لە ڕاگەیاندنەکانی دەرەوە لە ئەمریکا باسی کرد لە نیویۆرک و هەر بۆ جۆرەوە حەسەنی ڕۆحانیش خۆی یەکجار ئاماژەی پێکرد. ئەو هەموو کەسەکە خەریکن ئەگیرێن لە ئێراندا یعنی بەڕاستی ڕوو بە دەرەوەی ئێران ئەتوانن چه ئەتەهامێکی پێ بدەن ئەم کەسانی کە دەستگیر دەکرێن. من وەکو خۆم لە کاتی خۆیدا هاتین هێندێکمان کار کرد لەسەر زیندانیانی سیاسی دەهی 60 چون لە دوو قۆناغدا ئەعداممان زۆر بوو ئێمە لە ساڵی 1970دا تا ساڵی 1988 لە دوو مەرحەلەدا ئەو دەورەیە ئەعدامی زۆرمان بوو لە نێو تەیفی سیاسیەکاندا. لە دەورەی ڕەزا شادا ئێمە شتێکمان بوو بنەی کمیتەی مجازات
ئەوانە داهاتن وەکو دادگاژ نەبوو بڵێ دادگایی بکردێنەوەوانە کەسانی کە مخالفی حکوومەت و دەسەڵاتدای ڕەزا شا بوون داهاتن بە شێوازێکی دیکە ئەوانە لەناو دەچوون یا بە تاریفێکی دیکە تڕۆر دەکردرانەوەوانە. دەورەی محەممەد ڕەزا شا شێوازێکی دیکەی بوو ئەکسەرن بەیاغی وەکو کورد بەیاغی لە قەڵەمداد دەدران. تعریفی حتا تعریفی ئەوەشی نەبوو کە پێیان بڵێن جرایمی ئەمنیەتی یا مجرمینی ئەمنیەتی. هاتن ئەو کاری بۆ بکەن بەڵام نەکردرا. لە دەوری محەممەد ڕەزا شادا چون ئەحزاب و ئۆپۆزیسیۆنی سیاسی زۆر بوون ئەو سەردەم ئەو کات شێوازی شۆڕشیشیان دەزانی لە دوای ئینقلابی ئێراندا کە کاتێک حکوومەتی جمهوری ئیسلامی ئێران دەسەڵاتی بەدەستەوەگرت چون بۆ خۆشیان ئەکسەرن زیندانی سیاسی بوون لە دەوری شادا دەیانزانی چۆن مەعاملە بکەن لەگەڵ زیندانی سیاسی و لەگەڵ ئەحزاب. بۆیە هەمیشە کارێک کرداوە کە زیندانی سیاسی بوونەتە قوربانی دەسەڵاتدارانی حکوومەتی جمهوری ئیسلامی ئێران. ئێستا کەش جمهوری ئیسلامی ئێران ساڵهایە بەدوای ئەوەیە کە بتوانێت تعریفێکی گونجاو بخاتنی ئەوە کە بە جیاواز کەسانێکی کە لە بەلوچستان بە دوای بیر و باوەڕ یا فکرێتی خۆیانەوە هەن بۆ نەتەوەکەیان یا بۆ ملەتەکەیان لەوێ تعریفێکی هەیە بە ئەشار لە قەڵەمداد دەدرێنەوەوانە. لە نێو کوردستاندا تا گوزەشتە بە یاغی لە قەڵەمداد دەدرێن. ئێستا کوونە جرایمی ئەمنیەتیمان بەسەردا دەسەپێنن. بۆ فارسەکان تعریفێکی جیاوازی هەیە لە دەورەی مەحموودی ئەحمەدی نژاددا لەو سەردەمەدا کە خەڵک ڕژا سەر خیابان سرێک دانیشتجوو هەتا لە نێو شارەکاندا کە ئەکسری شارەکانی ئیسفەهان و شیراز و تارانیشی گرتەوە تەورێزیشی گرتەوە ئەو خۆ پیشاندانە چەند نەفرێکی شەر دانیشتجوو بوونە قوربانی ئەوە بەدەستی یازە ئەمنیەتیەکان. بەڵام پاش ئەوە توانیان ئەوان بۆ خۆیان بکو کەسانی کە گیرا بوون فارز بوون ئەکسەرن هێنایان زۆربیان یا ئەفیان پێدان یا ئازادیان کرد لە زیندان نیوەیان پێبەخشین محکومیت و شتەکان بەڵام ئەو سەردەم بۆ کورد نەکردرا. تعریفێکی خاص نییە لە نێو جمهوری ئیسلامی ئێراندا لەسەر زیندانی و چالاکی مەدەنی زیندانی سیاسی نەبووە تا ئێستا ئەو شتە نەگونجاوە بە تەمای ئەو شتن بیکەن بەڵام ئەو تعریفە ئێمە ناگرێتەوە چون دادگای شۆڕژ لە هەر وڵاتێک ئەگەر 5 ساڵ تا 10 ساڵ لە شۆڕشی خەڵکی گەلان تێپەڕ بێ دەبێت دادگای شۆڕژ نەمێنێ بەڵام بەداخەوەلان زیاتر لە 36 ساڵ کە دەگوزرێت لەسەر هاتنە سەرکاری جمهوری ئیسلامی ئێران دادگای شۆڕشمان هەر ماوە. باشە کاک یوسف ئەوەی کە تۆ ئیسا ئاماژەت پێ کرد وەکو ئەوەی کە لە دەورەی محەممەد ڕەزا شایشا هەبوو ئەحزابێک هەبوون کە بە جۆرەیان توانی دفاع بکەن لە مافی ئەو کەسانێک کە لە زینداندان بەڵام پێت وان نییە ئەمەی لە دەورەی جمهوری ئیسلامی هەتا ئیسا نزیکەی 30 و چەند ساڵە ڕێگەیان نەداوە ئەحزابدا بمەزرێن ئایا بە نەزەری تۆ ئەمە هۆکارێک نییە بۆ ئەوەی کە جۆرمی سیاسیش تعریف نەکەن و کەسێک بەرچەسپەوەی لێ نەدرێت کە بە تاوانی سیاسی گیراوە؟ بەڵێ خۆ ڕاستە بەڵام لە نێو جمهوری ئیسلامی ئێراندا ئەوەی کە قانون بێ بۆ ئەوان باش نییە ئەوەی کە باش بێ بۆ ئەوان قانونە چونمانەوەی دەسەڵاتداری ئەوان لە پێناوی کوشت و کوشتار و ئەعدام و شکەنجەی زیندانیانی سیاسیە. ئێمە ئەلعانە کوونێ ئەو هەموو ئاماری کەوە دەردەکەوێت زیندانی سیاسی تعریفی زیندانی سیاسی ژن چیە لە نێو زینداندا یا زۆر بەی زیندانە سیاسەکانی ژنمان هەیە کە دەستگیر دەکرێن بە تاوانی ئیتهامی هاوکاری لەگەڵ ئەحزاب یا ئۆپۆزیسیۆنی مخالفی نظام یا حتا کەسایەکن کە لە نێو خودی جمهوری ئیسلامی ئێراندا مخالفەت دەکەن وەکو ڕۆژنامەنگارەکان وەکو معلمین وەکو ئوستاتای دانیشگا وەکو وەکەلا الان ئێمە لە کانونی وەکەلا هەمان لە تاران زۆر کەسمان بۆ کەسایەتیمان بۆ گاغی ژاڕی با پێ بکەین وەک محەممەد عەلی دادخا یا 6 نەفر ئەلعانە کون لە بەندی 350 زیندانی ئەویندا هەن ئەوانە تەوای حقوقدانن ئەوانە چەخۆ ئەواژ وەکو کەسایەتی کە ئەوە نییە کە بڵێ ئیتهامی دەستبردن بۆ ئەسلحە بێ یا ئیتهامایەکی کە جمهوری ئیسلامی ئێراندا وەکو تەبلیغ عەلەی نظام چون تعریف و شیاوازەکەی جیایە لە دادگاکاندا کەسێکی کە کاری سیاسی دەکات دەبێت هەر یەک ئیتهامی سیاسی بێ بەڵام بەداخەوە لە نێو دادگای ئینقلابەکاندا تعریفێک بۆ جرایمی ئەمنیەتی یا بڵێن هەمان جرایمی سیاسی کە ئێمە بە خۆمان نێومان بردو جرایمی سیاسی بەڵام شتێک نییە کە مەقبول و قابلی قبول بێت لەلایەن جمهوری ئیسلامی ئێرانەوە شێوازی جیای هەیە بتبقی ئەحکامی شەرعی کە قورئان مەلاکان یا لە حوزەی علمی قوم یا لە شوێنەکانی دیکە ڕاهبەرێتی جمهوری ئیسلامی ئێران کاتی خۆی سەردەمی خۆی هاتوون تعریفێکیان بۆ کردووە لەوە بەنێی محارەبەش دەبێتە دژ شەڕ لەگەڵ خوددا ئێمە و کەسمان بووە جورمی مەسەبی بووە لە نێو ئەلعانی شەمانە عەقیدەتی بوون مەسەبی بوون لە نێو زیندانەکاندا هەن تۆ باوەڕێن بە خوددا بۆ باوەڕێن بە ئاینی ئیسلام بووە ئەوانە چی
هۆ نەبوون بڵین لایەک بن بەڵام جمهوری ئیسلامی ئێران ئەو ئیجازەیە نادا تەنانەت وەکیلەکانیش ئازادانە بتوانن یا لە ترێقی هەیئەتێکەوە کە دەبێت لە دادگای انقلابەکان هەمیشە هەم وەکیل حزوری بێ هەم هەیئەتێکی سێ نەفەرە لە قازیەکان و لە باسپورسەکان ببن لە نێو ئەو شوێنەدا کە بتوانن ئەو متەمە لە حزوری خەڵکیشدا حتا تەنانەت دادگایی بکردن بەڵام هەمیشە دادگاییکردنی زیندانی سیاسی هەمیشە زەمان هەیەکە کە یا دادگاکان دادەخرێن تاعتیل دەکرێن یا ئەوەی کە زیاتر خودی وەزارەتی ئیتلاعات یا خودی قوەی قەزاییە بۆ خۆیان حکمەکە بێ ئەوەی کە دادگای شۆنی خۆی حکمەکە سادرکە لە تریقیاوانەوە حکمەکان سادر دەبێت بۆ من زۆرمان بۆ لە زیندانیانی سیاسی کە وەزارەتی ئیتلاعات بۆ خۆی حکمی بۆ سادر کردو ئێمە قازیمان هەیە کە لەگەڵ وەزارەتی ئیتلاعاتە ینی مەنزوور لێرە داوەیە کە بەشێکە کە وەکو بڵین شعبەیەک بێ لە وەزارەتی ئیتلاعات لە نێو دادگای ئینقلابەکاندا ئەو ئەحکامانە بە پرسوڕەی وەزارەتی ئیتلاعات بەشی مەراکزی ئوستانەکانیدا حکمەکان لێوێدا سادر دەبن. کاک یوسف ئەگەر لێرە بمانوێ ئاماژەیەک بە مەسەڵەن قانون بکەین کە ئێوە باستاندەوە کرد بە شوێنی ئەوە ئەگەڕێن قانونێکی بۆ دیاری بکەن کە مەسەڵەن جورمی سیاسی تعریف بکرێ تا چه ڕادێک دڵخۆشی ئەوە هەیە کە مەسەڵەن قانونێکیشی بۆ تەسویب بکەن وەکو دەورەی خاتەمی نەچن بە گژی خاتەمی و دوایە بیخەنە پشتی گوێ قانونێکیشی بۆ دیاری بکەن و تعریفێکی بکەن کە بەڵێ ئەمە جورمی سیاسیە تا چه ڕادەیەک دڵخۆشی ئەوە هەیە کە پەیڕەوی بکرێ وەکو مەسەڵەن ئەگەر ئێمەی سەباسی کوردمان کرد ئەسلی 15 و ئەسلی 19 قانون ئەساسی کە خرایە پشتی گوێ قانونی جورمی سیاسیش تعریف کرا هەر بۆ جۆرە ئەگەر بخرێتە پشتی گوێ چه کاڵکێکی هەیە قانونیشی بۆ تعریف بکەن بڵێ موافقت کردرا لەگەڵ ئەوەی کە پاش ساڵها موافقت کردا لەگەڵ ئەوەی کە تعریفێک بکردرێ بۆ زیندانی سیاسی یا بۆ جرایمی سیاسی ئەو قانونش تەسویبیش بوو تەسویب کردرا ڕۆیشتە تەشخیصی مەسلحەتی نظام ئەوانە دایانەوە بە شورای نیگەهبان ئەزن و تەسویبی کردەوە دایانەوە بە مەجلس تەسویبیان کرد بەڵام ئێمە با بڵین ئەو تعریفە چون لە نێو ئێراندا چەندین ئێمەنەتەوەمان هەیە وەکو کورد و بەلوچ و تورکەمەن و ئازەری و فارس و عەرەب و ئەوانە لە نێو ئێراندا تعریفی هەریەک لە ئوستانەکاندا لە مەراکزی ئوستانەکاندا لە پارێزگاکاندا تعریفی جرایمی سیاسی لەوێ جیایە بە پێی مەنتەقەیە بە پێی ناوچەیە تەفسیری بە حەز و ئارەزوی خۆیانە لە هەر شوێنێک یعنی مەبەستانەوەیە لە تاران حکمی جرایمی سیاسی شێوازی خۆیەتی یعنی لە قۆناغێکی دیکەدایە تعریفی ئەوان حکمدانیشیان شێوازی دادگاییکردنیشیان لەگەڵەوەی کە کەسێکی لە ورمێ دادگایی بکردێ لە سنە دادگایی بکرێ وەکو کەسایەتێکی سیاسی زیندانێکی سیاسی چالاکوانێکی فەرەنگی فەرق و جیاوازی زۆرە هەتا تەنانەت حکومەکەشیان لێرەدا بووە ئەو شتە کردراوە تەسویب کردراوە موافقەتیشی لەگەڵ کردراوە بەڵام مەشروعیەتی نییە ئەو شتە جمهوری ئیسلامیان بە خاتری مەجامعی بینالمەلی یا بە خاتری نەهاتای حقوقی بەشەری ئەنجومەنی حقوقی بەشەری دێنن ئەو تەرحوشتەی کە نووسراوە یا با بڵین ئەو داواکاری کە کردراوە لە دەورەی خاتمیدا پێش دەورەی خاتمیش ئەو شتە داواکاری بووە موافقەتی لەگەڵ کردراوە بەڵام ئەو موافقەتە تا چەندە دەچێتە پێشێ تا چەندە دەتوانێت دڵخۆشکەر بێ بۆ زیندانیانی سیاسی بەڵام تعریفی زیندانی سیاسی لە نێو جمهوری ئیسلامی ئێراندا لە جیاوازی هەیە لەگەڵ شتێک کە لە عەرسەی بینالمەلی باسی دەکردی وەکو جرایمی سیاسی کاک یوسف وەکو دوایین پرسیار ئەگەر وتارەکە کۆبکەنەوە کەسانی وەکو تۆ کە لەسەر جرمێک ئەگەر با تعریفی ئێرانیش نەبێ تعریفی جمهوری ئیسلامیش نەبێ بەڵام بەڕاستی لەسەر ئەوەی کە ڕای خۆت دەرببڕی یان عەقیدەی خۆت لەسەر مەوزوعێک باز بکەی گیرا بێتن یعنی هەر ئەگەر خلاصەی بکەنەوە وەکو جرمی سیاسیان هەبێ لە ئێراندا بەڕاستی لە چه ڕادەیەک ئێمە نزیکەی 300,000 وابزانم زیندانیمان هەیە ئەگەر تۆزی خوار و زیاتر بێ بەڵام لەو نزیکەی 300,000 ئێمە چەند کەسمان هەیە کە لەسەر ڕادەربڕین لەسەر باوەڕی خۆی گیرا بێت یعنی جرمی سیاسی هەبێت لە ساڵی 1970 زیاتر لە 500,000 کەسمان بوو لە نێو زیندانەکانی جمهوری ئیسلامی ئێراندا سازمانی زیندانهاش ئەو بوو جێی نەبوو هێنایان هێندێکان تعریفایەکیان کرد لە نێو قەوانینی دادگستەری تعریفایەکیان تعریفی جدید بوو بۆ هاتندری زیندانیان وەکو زیندانهایەکی کە بتوان وەکو نیمە باس بتوانیا وەک مەرەخەسی کە بێنە دەرێ
توانیان ئامارەکەیان بێنە سەر 300,000 کەس تا بە ئەوڕۆ 290,000 تا 300,000 کەس ئاماری زیندانیانی لە نێو ئێراندا. ئێمە ناتوانین بە ئامارێکی بە فەرمی بازەوە بکەین کە ئێمە چەندەمان زیندانی سیاسی هەیە. لە کوردستان کە دیارە چەندەمان هەیە، هیچ شوێنێک نییە لە نێو زیندانەکانی ئێراندا لە مەراکزی هیچ ئوستانێک نییە کە زیندانی سیاسی کوردی تێدا نەبێ. ئەکسەرەن تەبعید کراون بە پێوەی کە حکمی مەحەرەبەیان پێدەدرێ. قانونی حکمی مەحەرەبە 4 قسمە لە نێو جمهوری ئیسلامی ئێراندا، یا ئێعدامە یا قەتعی عوزوی کامیلیەک ئینسانە، بەڵێ دواییش لە یا بڵین لە بڵیندی بەردانەوەیە تەنانەت حتا بە پێی ئەحکامی شەرعی ئیسلامی یا نەفی بەلەدە. و زۆربەی ئەوانش کە تەنانەت حکمی ئەدامیان پێدەدرێت یا دوور دەخرێنەوە بۆ زیندانەکانی دیکە، زیاتر فشارێکی زیاتریش دێتە سەر خانەوە و دێتە سەر بنەماڵەکانیان. ئەوە بەشێکی دیکەیەتی. بەشێکی دیکەشی ئەوەیە NGOکان و ڕێکخراوانی مافی مرۆڤ زۆر بەدوای ئەوە حەولیان داوە کە بتوانن ئامارێکی دەقیق لە زیندانیانی سیاسی بەگشتی لە نێو ئێراندا دەربێنن. بەڵام ئەو کەسانی کە هەرچی حەولیاندا تەلاشیان کرد بەدوای ئەو شتەوە بوون پێداچوونەوەیان بۆ کرد، نەیانتوانی چون ئەکسەرن بەخۆیان لەژێر فشاری هێزە ئەمنیەتەکاندا بوون یا دەگیران دەستگیر دەکران بەخۆیان بۆ تاوانە دەکەوتنەوە زیندان. شتێکی کەشەیە ئێمە بۆ ئێدامەکانی کە دەکردێت لە نێو ئێراندا هیچ وەختێک نەهادەکانی وەکو ئیدارە کولەکانی ئیتلاعات یا بڵین ئەو دادگوستەریە نەهاتای گەورەی قوی قەزاییەکە لە بەشی ئوستانەکانە لە ئانەکوونیا هەن، وەکو نمایندەهای قوی قەزایە نمایندەی خودی ئاغای خامنەی لەو بەشەدا دێنن لە تریقی حکمی ئەحکامێکی حکمایەکی کە ئەعدامن وەکو بۆ زیندانیانی سیاسی بخصوص بۆ زیندانیانی کورد لە شوڕای ئەمنیەتی ملی ئەوانە تەرتیب دەکردێن. یعنی سەفەرێکی ئاغای زەریف بۆ ئەمریکا، سەفرێکی ئاغای زەریف بۆ سوئیس، سەفرێکی ئاغای زەریف بۆ وڵاتێکی دەرەوە یا تەنانەت حەسەنی ڕۆحانی بۆ دەرەوە دەتوانێت تەئسیر لەسەر زیندانی سیاسی دابنێ. یەک کار یەک نزیک بوونەوە لەگەڵ ئەمریکا باعیسی ئەوە بوو لە ماوەی ڕابردوودا نزیکی 6 نەفەر فەقط لە زیندانی ورمێ لە زیندانی سیاسی کوردەکان 6 نەفەر لەوێ ئەعدام کرێن و بۆ تەئسیری ڕاستەوخۆی خۆی هەبووە. کاگوسف زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لەم بەرنامەیە. بینەرانی خۆشەویست، سپاس لە ئێوەش بۆ ئەوەی کە هاوڕێیان بەرنامەیە بوون. بەرنامەی ئاوڕم پێشکەشی ئەوەی ئازیز کرد هەتا بەرنامەیەکی تر و لە داهاتوویەکی نزیکدا کە تەوەرێکی تر لە باسەکانی بەتایبەتی باسی سیاسیەکان هەڵەبژێرین ماڵاوە و ژیانێکی خۆش بۆ هەمووتان.